بازار پڕ بووە لە بەرهەمی ساختەکرا و مەترسێکی گەورە لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە. ئەمە وتەی چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە. زۆربەیان تەقلیدن ئەسڵەکەی نییە. ئەوان باس لەوە دەکەن زۆرێک لە کاڵا و شمەک و خواردن هێنراونەتە هەرێمی کوردستانەوە کە بەبێ گوێدانە یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و پلاندانان و کۆنتڕۆڵی جۆری هێنراون و ساختن بە جۆرێک بەرواری بەسەرچوونەکەیان لەسەر لەزگە نووسراوە و بە ئاسانی لێ دەبێتەوە. طبعا ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا و چەند ئەندامێکی ئەنجومەن ئەندام ئەنجومەنێکمان چوو بۆ مارکێتێکەوە چەند مەوادێکی بەسەرچوو هەروەها چەند مەوادێکی تەقلید کە ئەسڵەکەی نییە و غێری ئەسڵەکەیەتی بەدەستیە ناوهێنامانە ئەنجومەن و لەگەڵ بەڕێوبەری چاودێری داراییمان ئێمە چاودێری خۆراکمان لێرە هینکرد کاکسۆرە ئێمە گەشتی لەو نەتیجەیە کە هەموو ئەو خواردانەی کە لەسەر ئەو مێزە دانراوە زۆربەیان تەقلیدن ئەسڵەکەی نییە لە بازاڕەکانیشە فرۆشرێ بەهۆی مانگی ڕەمەزانەوە قۆرخکارییان کردوونە ناو بازاڕە بە حکمی ئەوەی کە ڕەمەزانە و خەڵک ئەو کوشتێ بڵێ مەجبورە بیکڕێبەوەی کە ڕۆژۆکەی بگرێ بەڵام من خەڵکە قۆرخکاری کردووە قۆرخکارێکش گەشتوتە ئەوەی کە بکەوێتە سەر تەندروستی خەڵک هەموو ئەم شتانەمی تەندروست لەسەر تەندروستیە ڕێژەیەکی زۆر شمەک و کاڵات داخلی بازارەکانی هەرێمی کوردستان بۆ بەداخەوە لە ڕێگەی خاڵات سنووریەکانەوە کە ئەمەش چەند نمونەیە کە ئێمە هێناومانە زیاتر لە 1000 مادە دەبێت نمونەی ئەم پەنیرە کە ئەمەیان ئەسڵە بە پێی یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی پلاندانان و کۆنتڕۆڵی جۆری دەبێت هەر کەرەستەیەکی خواردەمەنی و پاکەرەوە دەبێت کاتی بەسەرچوونەکەی بە لیزەر کرابێت بەڵام ئەمە هەر عینی مارکەیە هیچی پێوە نییە بۆیە من لە ڕێگەی ئەم کەڵان بەڕێزەی بەڕێستانەوە هۆشداری دێنە هاوڵاتیان بە وریایی ئەو شمەک و کاڵانە بکڕین و ئەمەش حکوومەتی هەرێمی کوردستان لێی بەرپرسە و ئەبێ داواکاری گشتی و لایەنە پەیوەندەرەکان بێنە سەر خەت بۆ ئەوەی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی تووشی نەخۆشی درێژخایەن نەبن. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانیش دەڵێت ئەوان بە هەندەوە هۆشدارەکەی ئەنجومەنی پارێزگا وەردەگرن و بەدووادا چوونی بۆ دەکەن. وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی دوای ئەوەی بەرادەرانی ئەنجومەنی پارێزگا گەداریان کردین و لە بوونی هەندێک موادێ مەژوو خۆمان پاڵپشتی پشگیریەکەین لەو موادانەی کە بە شێوەیەکی بەرچاواتون لە ناوەڕێی کوردستانەوە کە بەرواری لەزگەیە کا بە هەموو شێوەیەک مەمنوعە لەبەرەوەی بەپێی مواصفاتی عێراقی کوالیتی کۆنتڕۆڵی عێراقی ئەبێ هەج موادێکی هێتە ناوەوە بە شێوەیەکی بەرچاو بەروارەکەی لێزەر بێ بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک تەلاعوی پێ نەکرێ بۆ هاوڵاتیان شەخۆتانە زانن لەوانەیە هەندێک بازرگانە بێ لە کاتێکی کە موادەکە ماوەکەی تەواو بێت هەرسێ بە گۆڕینی بەروارەکەی لەبەرەوە ئێمە گۆ خۆمان بە هەموو شێوەیەک ئەو موادانەی کە بەروای لەزگەی دەستێگرین بەسەرا و ناڵین بە هیچ شێوەیەک لە بازرگانی شاری سلێمانیا مامەڵی پێوە بکرێت. بۆ بەدواداچوونی ئەو بابەتە سەردانی فرۆشیارانی ئەو بەرهەمانەمان کرد ئەوەی دەمیرا دوکانەکان باشکرا ئەو نمونانەیان تێدا بوو کە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا باسییان دەکرد. فرۆشیارانیش دەڵێن هیچ ڕێنماییەکیان بۆ نەهاتوە کە باس لەوە بکات بەرواری بەسەرچوون نابێت لەسەر لەزگە نووسرابێت ڕەتیشی دەکەنەوە کە ئەو بەرهەمانە ساختە بن و باس لەوە دەکەن کێشەکە تەنها جیاوازی ڕێنمایەکانی وڵاتانی هەناردەکارە لەگەڵ ڕێنمایەکانی هەرێمی کوردستان. لەسەر بابەتی تاریخیان نەخێر هیچ ڕێنمایەکمان بۆ نهاتووە تا ئێستا بڵێن بە ڕەسمی کە ئاگادار کرابێتینەوە. وەڵای خۆی باوەڕ ناکەم بۆ شتە دوورە لە ڕاستیەوە شتەکان هیچی ساختە نین بەڵام جارێک غەڵەت دەکرێت بڵێن لە شەریکاتەوە مەسەلەن ڕێنمایی کوردستان جیایە بۆ نمونە ڕێنمایی وڵاتێکە لە ئەتوانی تاریخەکە لەسەر لەسەکەش بێت لە کوردستان ناتوانانی ئەگەنە بۆکو ساختە نییە بەڵام و جاری وای غەڵەت ڕۆیە لە شەریکەکانیان لە شتەکانات دەگەنە باوەڕ ناکەم بەرهەمی ساختە هەبێت. بەرهەمی تەقلید هەیە بەس ئەمانەی بە شتێکی عام نەخێر شتە مارکەکان هیچی تەقلید ناکرێت لێ خۆی شەریکان متابعەیەکە. ئەمەش بەرهەمێکی دیکەیە دیارە بەرواری بەسەرچوونەکەی تەنها لەزگەیەکە کە بە ئاسانی لێ بێتەوە. بە پێی ڕێنمایەکان جیاوازی نێوان بەرهەمێکی ئەسڵی و بەرهەمێکی ساختە ئەوەیە کە دەبێت بەرواری بەسەرچوونەکەی بە لێزەر لەسەر نووسرا بێت نەک لەسەر لەزگە بێت یان لە جێگایەک بێت بە ئاسانی لێ بکرێتەوە کە ئەمەش بەدەر لە هەوڵی لیژنەکانی بەدواداچوون هۆشیاری هاوڵاتانی پێویستە تا بتوان بەرهەمێکی ساختە و بەرهەمێکی ئەسڵی لە یەک جیا بکەنەوە. وەک دەوترێت زۆربوون ئەم بەرهەمانە لە بازاڕەکان وەکاری بڵاوبوونەوەی نەخۆشیە بە نمونەی نەخۆشی شێرپەنجە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.